کە دیارە لای بەڕێزیشتان ئاشکرایە و لای خەڵکی کوردستانیش ئاشکرایە کە ئێمە لە مانگی ئایارە بە ناچاریاتی نەسەر شەقامەوە بایکۆتی دەواممان کرد و خوێندنمان ڕاگرت لەبەرەوەی کەوا موچەکانمان نەدرابوو و ئەو کاتە دواتر موچەیەک و دوو موچەمان وەرگرە چەندە موچەکانی هیچیان لە کاتی خۆیان نەبوو بەڵام دیسانەوە کە ئێستا لە مانگی حەوتەوە دەوام کۆتایی پێهاتوە دەوامی خوێندکاران تەماشاکەین هەمان کێشەمان بۆ دروست بووەتەوە لە ڕووی پێنەدانی موچەوە ئێستاوە نزیکی 50 ڕۆژ ئێمە داوامەکەین بەڵام هیچ موچەیەکمان وەرنەگرتەوە تاوکو ئێستا هیچ دڵنیاییەک نییە بۆ موچە و لە هەمووی خراپتر ئەوەیە کە لیستی تازەی موچە ڕاگەێنرێ لە ڕۆژی یەکشەمەوە بەبێ حسابکردن بۆ ئێمە گرفتەکەی ئێمەوەیە کە هاوپیشەکانمان هاوکارەکانمان لە دوهۆک لە هەولێر لە ئیداری ئەو لا با بڵین موچەی خۆیانیان وەرگرتووە بەبێ گرفت بەڵام هەتاوەکو ئێستا چارەنووسی موچەکەی ئێمە دیار نییە بۆیە ئێمە بە ناچاری ئەمڕۆ بڕیاریەوەمان داوەکەوا گرتبوونەوە بکەین و ئەم گرتبوونەوانەمان بەردەوامە بێ هەتاوەکو کاتی دەسەڵات وەڵاممان هەیەتەوە بە پێدانی موچەکانمان لە کاتی خۆیان و هەروە ئێمە گرفتێکی تریشمانەیە کەەوە گرفتێکە تقریباً 7 ساڵ ئێمە پێوەیە ناڵێ نێوش گرفتی بەرز نەکردنەوەی پلەکانمانە ئێمە لە ضمنی داواکردنی موچەشە داوای بەرزکردنەوەی پلەکانمانەکەین. وڵاهی هەموو جارێ هەر بە حساب خوێندنی باڵا ئێمە لە داواکاریەکانی پێشوشە هەر داوامان کرد یەکەم داواشمانەوە بوو کە لیستی موچەی خوێندنی باڵا پێش بخرێت لەگەڵ پەروەردەیە هیچ نەبێ وەزارەتی تەندروستی و ئەمانەیە بەڵام ئەو تا کەسگوێی بۆ ڕانەگرتوین تا ئەم دەقەیە بە حساب پێشی جەژن ئەوایە بدرایە بەڵام و تا ئێساوە خەریکە کاتی خۆیەتەوە بڵین مانگێکە وەرمان نەگرتووە. وڵای ئێستا بڵین مەوعیدی خۆیەتی کە ئەبێ ئیتر مانێکی ڕێکە وەرمان نەگرتووە ئیتر کاتی خۆیەتی بە حساب خوێندنی باڵا لە بەرەوەی پارەکەی زۆر حکوومەت پێی دابین ناکرێ ئیتر ئەم وەزارەتە کە پێی دابین نەکرێ هەر لای با باشتر نییە؟